لەسەر سکاڵای ژمارەیەک پەرلەمانتار دادگای کەرخی بەغدا بڕیاریدا حکوومەت گرێبەستی کۆمپانیاکانی پەیوەندیکردن لە عێراق نوێ نەکاتەوە چونکە پابەندی یاساکان نەبوون و باجێکی زۆریان لەسەر کەڵەکە بووە. مەحەممەد شیع سوودانی ئەندامی پەرلەمانی عێراق کە بە نوێنەرایەتی ژمارەیەک پەرلەمانتاری کورد و عەرەب سکاڵایان دژی هەرسێ کۆمپانیای پەیوەندیکردن تۆمار کردووە. ڕایگەیان دادگا بڕیارەکەی لە بەرژەوەندی هاوڵاتیان دەرکردووە. سوودانی لە هەژماری خۆی لە تویتەر ڕایگەیاند دادگای عێراق قسەی خۆی بۆ بەرژەوەندی گەل کرد بە وەشجەختی لەسەر سەربەخۆیی و پیشەیی خۆی کردەوە کاتێک دادوەرەکە بڕیاری داسکاڵاکە قبول بکات و بڕیاری نوێکردنەوەکە ڕەت بکاتەوە. بەپێی بڕیارەکەی دادگای تێهەڵچوونەوەی کەرخ لە بەغدا ئەنجومەنی وەزیران مافی نوێکردنەوەی گرێبەستەکانی کۆمپانیاکانی مۆبایلی نییە. ئەو گرێبەستانش لە ساڵی 2007 واژۆ کراون. لە ساڵی 2022 کۆتاییان پێدێت. نوێکردنەوەیان بەندە بە دانوستاندن و پابەندبوون بە مەرجەکان. بە پێی بڕیارەکەی دادگا دەبێت کۆمپانیاکانی پەیوەندیکردن لەگەڵ لایەنی پەیوەندیداری حکوومەتی عێراق بگەنە ڕێکەوتن و پاشان حکوومەت دەتوانێت گرێبەستی کارکردنیان بۆ نوێ بکاتەوە. لە عێراق سێ کۆمپانیای پەیوەندیکردن کار دەکەن کە دوانیان لە هەرێمی کوردستانن. بەوە تۆمەتبارکراون کە خزمەتگوزاریەکانیان باش نییە و باجیان بە حکوومەت نەداوە. لەگەڵەوەشدا کرێی خزمەتگوزاریەکانی پەیوەندیکردن و ئەنتەرنێتیان لەسەر بەشداربووەکانیان زیاد کردووە. پێشتر پەرلەمانتارانی هەرێم ئاشکرایان کرد بوو حکوومەتی عێراق ساڵانی ڕابردوو بڕی باجی کۆمپانیاکانی پەیوەندی لە پشکی بودجەی هەرێمیان بڕیوە. بەو پێی ئەو کۆمپانیانە لە هەرێمی کوردستان کار دەکەن و پێویستە باجەکەیان بۆ حکوومەتی هەرێم بگەڕێننەوە. هەر لە بڕیارەکەی دادگای تێهەڵچوونەوەی کەرخدا هاتووە ئەو خزمەتگوزاری ئەو کۆمپانیانە پێشکەشی هاوڵاتیانی دەکەن خراپە. ئەوەش ڕێگرە لە نوێکردنەوەی گرێبەستەکان بۆ 5 ساڵی دیکە. تا ئێستا دیار نییە ئەو بڕەپارانی پێویستە کۆمپانیاکانی پەیوەندی بیدەنە حکوومەتی عێراق چەندە. لەو بارەوە پێشتر مەحەممەد شیع سوودانی لە تویتێکدا نووسی بووی ئەو قەرزانەی کە لەسەر کۆمپانیاکانی تەلەفۆن و مۆبایلن نەدادگا و نەدیوانی چاودێری و نەمن کە سکاڵاکەم تۆمارکردووە نایزانین. هاوکات مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق تەمووزی ئەم ساڵ ڕایگەیاند کۆمپانیاکانی مۆبایل ناچار کراون لە بەرامبەر پێشکەشکردنی خزمەتگوزاری 4G هەموو قەرزەکانی سەریان بدەنەوە بە حکوومەت. هەروەها بەڵێنی ئەوەشیدا سەرەتای ساڵی داهاتوو خزمەتگوزاری 4G لە عێراق بەردەست بێت. بە پێی زانیاریەکان لە نوێکردنەوەی گرێبەستی کارکردنی کۆمپانیاکانی پەیوەندیکردن زیاتر لە 700 ملیۆن دلار داهات بۆ عێراق دابین دەکات. هاوکات باسم ئەسەدی بەڕێوەبەری گشتی فەرمانگەی پەیوەندی و زانیاریەکان لە وەزارەتی پەیوەندیەکانی عێراق ڕایگەیاند بە دڵنیاییەوە ساڵی داهاتوو گۆڕانکاری بەرچاو لە خزمەتگوزاریەکانی پەیوەندیکردن دێنە ئاراوە. الجهة المقابل هي السبب بكل باسم ئەسەدی بە میدیا عێراقیەکانی وتووە خزمەتگوزاری ئەنتەرنێت لە ڕێگەی هێڵی فایبەر ئۆپتیک دەگەێنرێتە تەواوی پارێزگاکانی عێراق. سەرەڕای ئەو کەم و کوڕیە زۆرانەی کە کۆمپانیاکانی پەیوەندیکردن هەیەە ماوەی زیاتر لە 4 ساڵە نرخی قسەکردنیش لەسەر هاوڵاتیان گران کراوە. بۆیە پێشبینی دەکرێت لە گرێبەستی نوێی کۆمپانیاکاندا نرخی یەکەی قسەکردن پێیان هەرزان بکرێت.